سڵاتان لێبێ بەڕێزان لەناو شاری دەربەنی خانین لێرە نزیکەی 65 نانەوەخانەی لێە بەڵام چەند ڕۆژێکە زۆربەی ئەم نانەوەخانە داخراون بەهۆی گرانبوونی نرخی غازەوە. دەمێ بەنامەی ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە نانەوەخانەکان و هەندێک لە هاوڵاتیان قسە بکەم زانم هۆکاری گرانبوونی نرخی غاز چییە، بە چەند غازیان کڕیوە و ئایا لەکوێ ئەتوانن غازەکەیان دەست بکەوێت. لەگەڵمان هابن و ئێوەش بینەری وەڵامەکانیێوان. ئەوە تقریبا سەر ڕۆژ لە دەربەنی خانانەوەکانم وی داخراوە. پێشم وانێ کار بەدەستان لە دەربەنی خانە بتوان چارەسەرێک بۆم دۆزنەوە، چونکە شتەکە پەیوەندی بە کۆمپانیای غازەوەیە. یەکی هەڵبژاردنە کارەبا زۆر فول بوو، هەموو شتێ باش بوو، ئەیتر ئیشان پێمانەما ئەتر بەهۆسی خۆیان کاکە چۆن گەرەیان واکەن. حکومەنداڵێ من باوکی میلەتم ئەی کواتەی تۆ باوکی میلەتی نادێ چارەسەرێکی ئەم خەڵکە بکەیت. نانمان نادەنێ حەفی قەسەم بەخوان ئەو حەفتە داوامێ نانێ بیخۆش. تۆ کە نەتوانی ئیدامەی وڵاتێک بدەی خزمەت بکەی دەسەڵاتداری بۆچی نەکردنی باشترە. ڕاکەیەکی بە دوای پشکێکا دەستی کەوێ بیبا کەس بۆ میلەتی نییە. غاز بەچەنە ئێستا کاڵێن گران بوو؟ بەخوا باسی سیانزەکەم بەس من هیچم نەویستی. 11,000 پێرێ کابراک پێ بە 8 و نیو. بۆ نمونە و بنانەوەخانەکان داخستۆ ئەمە گرانبوونی نرخی غازیان مەسە لە شتی دیکە ئەوەی هیچ نییە ئارد گرانە و غازەکەش گرانە کابرا بۆی دەرناکات دانیشتەکەی لەوە باشتر. چەند نان بە 1000 ئێستا لێرە 8,000 پێشتری ژەرەشت بوو باس کراوتیان پێشتر دەنان بۆ بەڵام ئێستا بۆی ئاردەکە بەرز بوویەوە بۆ بەهشت لێرە هەر هەشت کۆمەڵ یەک دوونانەوە بوو دایانەداوە 1000 بەڵام ئەو ساجەکە بوو نانێکی ساجی هەیە ئێرانی بوو ئەوەی سێ هەردێ دەنا 1000 ئەگەر غاز بەم شێوازە ئەم قەیرانە دروست بێ و گران بێ کێشە بۆ هاوڵاتیانیش دروست نابێت. وەڵاوەنی حادیسە بازار فەرقی گرە خەڵک کابرا بە بۆنی نانەکەەوە هات شتی ترێ کردی سان نایکە نانەوانە بێ نادێت گوزەرەی تۆش هەر زۆر چۆڵە زۆر بەکەمی خەمونەیرە بە ساری هاتیان لە سارۆ دەوڵەمەنی سیارەی زۆر تایە بەڵام نەفەریان ئەرەوەڵا. باشە هۆکار چییە ئەم قەیرانی غاز و سوتەمەنیە بە بەردەوامی لە وڵاتی خۆمانایە هەر چارەسەر هۆکارەکەی کردو بۆ ئەم مەسئولانە هەرێکی لە شوێن لە مەنتیقێکە حکومەکە و بۆ خۆی کاسبی خۆیەکە و بڕۆخێ نییە وڵاتێکی وەکوێم ئەو هەموو غاز و نەوتشتەی تایە ئێستا ئەبە تا ئێستا کێژەی بتڵە غازمانە قوربانیەوە ئەتوانەوە بەرپرسەکان بێژن ئەم ئەندان پەرلەمانە بێژن کە تازە خۆیان بژاردێن وعدی گەورەدەن وعدەکانیان هەر بە عمودەکانەوە ماوە کەچی سوتەمەنیان گران وڵای قوربانیان ئەوەی مەسەلەی قۆڕەکاری کۆمپانیا و مەسەلەی ئەوەی بازرگانیکردن بە غازی کوردستان و ئەو شتان شتێکی ڕوونواشکایە. هۆکار چێ هێشتا بەشێکی زۆر لە بانگەشتەکانی هەڵبژاردن بە عمودەکانی دەربەنی خانەوە ماوە بەڵام یەکسەر چەند ڕۆژێک دوای هەڵبژاردن بەم شێوازە نرخی هەموو شتەکان نەگەر سوتەمەنی هەموو کەلوپەلەکان بەرز بۆتەوەی سەبای لە داناوەخانەکان و بەشێکی داخراوە. نازانم وەڵامی کام دەمەوە ئەوەی لافیتەکانی ئەمەی سەبارەت بە هەڵبژاردن و ڕاگەیاندنەکان ئەوە پێم وابێ هەموو حزبێک مودەیەکی دیاریکراوی هەیە دوای تەواوبوونی بانگەش و دوای ئەنجامدانی هەڵبژاردنەکان ئەبێ لای بن. پێم وابێ لە جاران کەمتر ئێستا بازار پیس بووە یاخود بە هەڵبژاردننی پێشوو حتمما قەناعەت مێ لایە بنەوە ئەوە گرفتێکی زۆر نییە بەڕاستی ینی باسمان بەڵام باسمان لەو شتە حیاتیە کە ئێستا هەیە ئەوە تقریبا سەر ڕۆژ لە دەربەنی خانانەوەکانم وی داخراوە. پێشم وانێ کار بەدەستان لە دەربەنی خانە بتوان چارەسەرێک بۆم دۆزنەوە چونکە شتەکە پەیوەندی بە کۆمپانیای غازەوەیە بەوانەی کە عەقدی غازیان کردووە بەوانەی کە بە تەندەر وەریان گرتووە بە چەندی وەریگرن بە چەندی بفرۆشنە بازار خۆتە زانی ئەمە منافەسەش نەماوە ئێستا هەر جارێک بۆ پێم وابێ بۆ کۆمپانیایکی دیاریکراو دەرئەچێ منافەسەکە نامێنێ بەرزونزنی بە بازارەکە بە ئارەزوی خۆی ینی ئێستا ئەم بابەتانە زانی پەیوەندی بەکێوەیە پەیوەندی بە کەسانی شارەزاوەیە بەڕاستی پەیوەندی بە بەرپرسی یەکەمی وحدەی ئیداری پارێزگای سلێمانی وەیە کە خۆی لە پارێزگارە بینێتەوە خۆی لە قایمقامەتی قەزای سلێمانی بینێتەوە ینی ئەوە ئێمە ناتوانین لێرە هیچ شتێ بکە هاوڵاتی ناتوانە شت بکە نەکار بەدەستانی شاری دەربەنی خان توان کارێ بکەن بڵێن ئێمە کێشەکە لەسەرەوەی کێشەکە لە غازی چەمچەماڵەوەی کێشەکە لە ڕاستەخۆ پەیوەندی بە حکوومەت یێرێمەوە لەم بۆ ئەم جۆرە بابەتانش پێم وابێ کەسانی پسپەڕ و شارەزای بانگ بکرێن پرسیارم کردو دەڵێن بەوەی ئەو کۆمپانیای کە غازەکە بەرەمێنێت شوێنەکەی پاک کردووە بۆیم کێشەیە دروست بووە بەڵام پرسیارەکە ئەوەی ئەکرێت ینی بۆ شتێکی ئەوەنە بەسیت
یەکسەر ئاوا کێشە لە ناو شوێنەکە دروست بێنانەوە خانەی پێدا بکرێت کێشەکەەوە نەبێتەوە پلانیان نەبێ بۆ حاڵەکان ئەمە هەروکو هاوڵاتێک تەنها شتێکمان لەسەر ناڕزای دەرەبڕین ینی ئەوەی کە پێی بزانین ئێمە ئەو جارش کە ئەم کێشە دروست بوو سەرەتا لە هەولێر سەریاڵدا دوای هاتە سلێمانی دووبارە چارەسەر کرا لێرە وەک پێم وتی بەسراوەتەوە بە کۆمپانیایەک تۆزێک دوو ڕۆژ ئیشێک بکە ئەمە یەکسەر کێشە دروستە بێ ئێستاەوەی کە ئێمە بزانین لە ناوچەکانی تری عێراق لە پارێزگای دیا لە سەلاحەدین ئەو شوێنانە لەم شارەکانی تری عێراق ینی کێشەی غاز نییە غازێک بڵێ غازەکری بە 6,000 دینار لێرە بە 8.5 ئێسار نیشە کە بیکردی بە 15,000 قەیران دروستە بێ ئەمە چارەسەرکردنی ئەم شتانە بە بەشتی زۆر سادە و ساکار ناکرێ ئەمە یەک جارەیە بڕیایی لەسەر بگرێت شتێکە کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەبێ لە بنەڕەتیوە چارەسەر لە چارە سەیریکە ئێستا ئێمە وەکو هاوڵاتی قسەکەین سیاسەکانمان لەسەرەوە ئەندام پەرلەمانمان لەسەرەوە یانی ئێمە هاوڵاتی کە تۆ دەنگەدەی بە ئەندام پەرلەمانێکی خۆت ئەبێ ئەو قسە بکە بێ ئەو بەدۆداچوونی بۆ بکە بێ ئەو کێشەکە چارەسەرکە ئێمە لە هاوڵاتیان ناو بازاڕێ ببین ناڕازین بێتاقەتین ئەو شتە ئاوا نایە بکرێ ئەو شتە ئاوا نایە بکرێ هیچ شت پێ ناکرێ بەڕاستی یانی خۆ پیشاندان زۆر کرا ناڕزایی زۆر دەربڕا بێزاری زۆر کرا ینی سیرەکەی ناگەینە چارەسەکردنی کێشەکە ڕشتەکە ڕەبتی بەوە هەیە ئەم کۆمپانیا ئەمە ئەندام پەرلەمانمان هەیە بۆ نمونە لە گرتو هەمانە لە کۆمەڵی ئیسلامی هەمان لە بزودنەوەی گۆڕان هەمانە لە بڵین لە پارتەکانەمان چەند پارتەکان بەڕاستی هیچ ناڕزایەکیان لە بارەت بە هەموو شتە چونکە سەبارەت بە ئەندامی پارتی هەموو شتێک باشە مەسەن یەکێتەکان هەیە کەچی تەماشاقی بەداداچوون بۆ ئەو شتانە ناکەن یا ئیتفاقێکی جێبەژێری هەیە و قسە نەکرێت سەرەوە مەسەلانە یاخودە کە بەداداچوونیشی بۆ ئەکرێت بۆ بەرچاوی خەڵکەڵێن وڵا کێشەکە ئەوە خۆمیش زانام کێشەکە ئەوە بەسەرەکەی بۆ تو ئەتوانین چارەسەری بکەی تۆ ئەتوانین فشارێک بۆیە سەرێکی حزبەکانش فشاریان نەماوە ینی دەسەڵاتیش بێباکە بەرامبەریان ئەمانشیش قورساییان نەماوە شتەکە بۆتە کۆمپانیا خۆ هەرچەندێک لە وڵاتانیشە کۆمپانیای ئەو شتانە ئەکا بەڵام ژە چاودێری دەوڵەتایە ینی بەڕێزە سەر چاو ببوورە پێشم وایە باشتر وایە ئەم شتانە کەسانی پسپۆر و شارەزا لەو بوارە قسەی لەسەر بکە وەکو هاوڵاتی هەر ئەوەیە کە بڵێ ئەمە ئەبێ کۆتایی بەم کێشانە بێت وڵی کەس نازانێت کاکەم حکوومەتێترە هەوسی خۆی نیەترە تا ئیشی پێمان بوو ئیشی پێمان بوو ئیشیش پێ نەبوو تا پێش هەڵبژاردن کارەبا زۆر فول بوو هەموو شتێ باش بوو ئەتر ئیشان پێمانەما ئەتر بە هەوسی خۆیان کاکە چۆن گەرەێکیان واکەن ئەو نرخی کە باسەکرێ بۆ غاز باسی چەنەکەن لە چەند وەڵاڵێ 15 دەستیش ناکەوێت ئەرە وەڵا ئەگەر بەم نرخە بەردەوام بیستە جەنابەت بۆ نمونەم حالەبی دروستەکەی پێویست بە غازە لە ماڵەوە بۆنم لە ماڵەوە پێویستە ئەمە زۆر نییە بۆ ئێستا هاوڵاتی بڵێ غاز ناچار چی بکەین یا بەدای خێن یا بە تووشی خەسار چی بکەین سامە زیادی کەی نابی محەبی پێ بۆچی گران وەڵا هۆکارەکەم حکوومەتێکاکە ئەمتوانێت هەموو شتێ بکەن غاز هەر زۆر بەسیتە غاز نەوت بانزین ئەمانە کاکە وەسی خۆیان نییە لە وڵاتێکی شابووینایە ئەومانە باە کرا بەس ئێستا وڵاتێکمانەیە پڕە لە سامانی سروشت لا ئێمە هەمونەوتەکە ڕە بە وڵاتانی تر ئەتر بەداخەوە بۆ ئەم دەسڵاتە بەڕاستی زۆر نیگارانی زۆر ئێستا بۆ نمونە چەمچەماڵ یەکێکە لەو شوێنانەی کە زۆرترین غازی سروشتی هەیە ئەی بنیە بۆ وڵاتێکی وەکو زۆر زۆر ئای بە وڵی ناتوانەکە حکوومەت ئاداریکەم ڕۆخوا حافیزیان خەڵکی تر هەیە بەڕاستی ئەمە ناتوانن دەسڵات بەنەسەر بەڕاستی حکوومەت چۆن وابێ کاکە وڵی من دوو حکوومەت وا بەمەڕێوە ئەمە چۆنە بێوە ئەمە باوکمان چۆنی بێ وابێ کێ لە مەقبوڵەکە وەڵی بەڕاستی قبولی ناکە خەڵکی بێگانەی حکمی ئەمە ناکە خۆمانی هاوزمان و بێگومان کە سوکارەکەی خۆ من و توێ ئەوانە کە ئێمە پەروەردەمان ئەوانە کە لە بەسەر ئێمە ژیاون ئارە وڵی سا ئاورێ لەو میلەتە نادەن و چونە دەسڵاتی مەگەر ئەو خوالان بە هۆکانی ئێستا بۆکو باسەکرێ بەشێکی زۆر لە گەنجانی دەرمەنی خان ئەم ماوەیە دەرمەنی خانان جێشتەوە چوونە ڕوا کاکە بە عایلا ڕۆ بەڕاستی ئەو بڕەچی کۆڵانەکان هەموو خانەکان داناوە بۆ فرۆشتن خەڵ بە عایلا ڕۆ هیچ ئەمەلێک نەماوە لە وڵاتە ڕۆحمان دەرچوو بەڕاستی ئەمە من تەقزێن 50 ساڵ تەمەن من نازام ژیان چۆنە بەڕاستی هەر تۆ بیشکە و ئیشکە و ئیشکە هەر فریاش ناکەوی نەفریاشتی هەر ئاو ناکەوی غاز ناکەی سوتەمەنی ناکەی بانزین ژیانێکی قورس بەسەر ئەم میلەتەوە لە خەمی پیاکردنی شتەکان پێش نابێ پێش نابێ ئارە وەڵا غازەیە هیچ سەری زیادی نەکردووە ئێمە خۆمان کارگەمانەیە لە دەربەنی خان بەرەمەنانی غاز بەڵێ ئەم بەیانی غازمان تەوزێ کردو و هەر بە سەری حکمی هیچ کێشەیەک نییە داخرانی نانەوەخانەکان نانەوەخانەکان بڵی گەوران هەیە لەسەر دوکانەکان دایاناوە ئەم بەیانێش لیژنەی سوتەمەنی وەکو من ئاگادارم لە مەعمەل تەلەفۆنی زۆر وەکردن خۆیان نایکەنەوە ئەڵێن ئەبێ
ئەو تەنکەرانەی کە غازیان بۆ هێنن بۆ بتڵە گەورەکانیان لەسەر باندایانەوە ساری ئەویان بۆ دابەزێن ئەگینا چەند جارێک لیژنەی سوتەمەنیان بەیانێ تەلەفۆنی بۆ کردوون خۆیان نام بتڵ پڕگەن کاری ئەوەی کە نانەوەخانەکان داوای داوەزینە و نرخەکەن چی ئایا نرخەکە بەرز بە تۆ خود نەخێرە وەکو خۆیەتی و ئەوان کێشەی تریان کێشەکە زین چۆنە کێشەکە شەریکەی کۆرمۆر سیانە ئەکات تا 25 و 26 مانگ سەری غاز بۆیە بەرز بە تۆی ئەنی لە سیانایە 25 و 26 ئەم مانگە تەواوە بێت تر بۆیە غازی توجاری سەری بەرز بۆتەوە ئەوانیش بە توجاری ئەیکڕەن لە بەرەوەی ئەو بتڵانیان هەیە ئەوەیە گینای کە گران بوو ئەم چەند ڕۆژە بۆ وەگەرن بەس ئەوەی هیچکەنی لە ڕۆژانی داهاتوە نرخەکە دابەزێتەوە باری ئاسایی ئەسڵەن نرخی حکوومەت لە کارگەکان هەرکو خۆی وایە بەرز نەبووتەوە بەشێک لە وڵاتیان باز لەوەکەن با ئاسانی دەستیان ناکەوێت ئەوە چی من ئێستا ئەم ڕۆ ئێمە غازمان تەوزی کردو ئەمڕۆ ڕۆژانی پێش سبەینێش غازەیە ئیتر نازانم وەکو وڵاتی لە ڕۆژانی داهاتوە بە ئاسانی توانین غازیان ئەم کۆمەڵگەی خۆمانە ئەوەیە ماڵێک چوار بەتڵ غازی هەیە دوو بتڵی خاڵیە یەکسەر ئەچێت ئەڵێ ئەزمەیە دوانەکەی کەی پڕەکات لە کاتێکە خۆی دوو بتڵی پڕێ لە ماڵەوە لەوە ترسێت کێشە گینای کێشەیەک نییە و لە 26 مانگیشەوە ئاسایە بێتەوە هیچ کێشەیەک نابێت ماوەی لەمە بێژە غاز بۆ ماڵی خۆم گۆڕیوە حوتونی و بەسەوە تەقریبا هەفتەیەکی ڕێکە هەر نییە دەرناکەوێت جاران سێ سیارە غازا وەیرانە بۆ نانەوەی ئەوری ساگە هیچ سارێک داخرانی و نانەوەیانە نانەوەخانەکان پەیوەندی بە گرانبوونی نرخی غازەکەیانەوە حتمما ئەوان باس لەوەیەکەن کە ئەگەر غازەکەیان بۆ دابەزێن و ئاردیان بۆ دابین بکەن بە شێوەیەکی هەرزانەوانیش ئەکەونەوە ئیشی خۆیان نەبوونی ئەم نانەوەخانانە کێشەی بۆ تۆ دروست نەکردەوەکو دوکانێکە با بڵێن خواردن کابرا هاو دوو شیش کەبابێ خوارد دوو نانی گەرم بۆ هاوی ساگار زانێ نانەوەکەی شنێ هەر لێوە لەوانێ سیر بکات و بڕات یا نانی کوردی بۆ بێریە نانی پەیرەی دەیت سادی کاریگەرەکە تەنها لەسەر نانەوەخانە نیە لە ڕاستەخۆ پەیوەندی بە چەشتخانەکان و برژاوەکان وەڵا بە کابانی ماڵۆی شێز بەیانیان ئالێرا سەیەکە پێ شەش ژنتێن بۆ نان لەولەوە ئەگەڕێن وێ بشنەوە لە ماڵە باسەکرێت لە چەند ئێستا سیاری غازکاوە گرایی وەکو دیعاە خۆم نەڕۆیشت و بیکڕم بەس باسی 25 و هەر بێژگە لەوشە نییە دەرناوە گرانیشە نیشە نیشە ئەنا جاران بۆ نانەوەخانەکان ئەی بۆ هاوڵاتی ئاسایی تۆ بۆ ماڵی خۆت بەو نرخە غاز دەست بکەیت گران نییە ئەنی نابێت زوو چارەسەر بکرێت بەرە وڵا گرانە ئەی چیەکەی دەسڵاتی چیە حەلۆی چیە تۆ ئێمەش حەزەکەین بڵێ غاز بێتە 5,000 بێتە 3,000 بەڵام کە نەبوو چارەسەر چییە باشە ئەو وڵاتی خۆمانەیەکێک لەو سامانە گەورە سروشتیانە کەیەتی غازی سروشتیە سا عیب نییە ئێستا 5-6 میلیۆن کەسین بەدەست نەبوونی غازەوە گێما باشە مناڵێم عیب ئەیدە حەلێکی بۆ دۆسەر کێ بە دوای ئەم بابەتا بچای کێکی خەمی بخوا حکومەتە ئەبێ حکومەت چارەسەری ئەوە بکات حکومەتاڵێ من باوکی میلەتم ئەی کواتەی تۆ باوکی میلەتی نابێت چارەسەرێکی ئەم خەڵکە بکەیت بەڕێزان هەوڵاتیانی دەرمەنیخان و کوباسیەکەن بە جۆرێک بێزار بوون کە ئەم کێشە و گرفتانە ماوەیەک چارەسەر دەبێ و دوای مودێک دیسان سەر هەڵەداتەوە بۆیە ئەوان باز لەوەکەن دۆزینەوەی چارەسەر بە چارەسەرێکی بنەڕەتی بێ نەک بۆ مودێکی کاتی بە و دوایی دیسان لە کاتێکی ترا کێشەکان سەر هەڵە بدەنەوە ئێمە لەسەر گرانبوونی نرخی غاز وەسو تەمەنی لە دەرمەنیخان زیاتر هاوڵاتیان وەرەگرین بەڵام ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنەوەلاتە لە دوای ناوبڕەکەەوە سلااوان لێبێ دەمەوێت لە شاری دەربەنیخانەوە لەگەڵ هاوڵاتیان قسە بکەم سەبارەت بە گرانبوونی نرخی بانزین و سوتەمەنی بە تایبەت غاز کە لە ئێستاە گرانبوونی غازەکەوای کردو زۆربەی نانەوەخانەکان لە دەرمەنیخاندا بخرێن و کێشە و گرفتی بۆ هاوڵاتیان و بەشێک لە دوکانی خواردەمەنیەکان دروست کردو لەگەڵمانە بە من زیاتر هاوڵاتیان وەرەگرم ئێوەش بینەری وەڵامەکانیان. ئەوە تقریبا سەر ڕۆژ لە دەربەنیخانانەوەکانم وی داخراوە پێشم وانێ کار بەدەستان لە دەربەنیخانە بتوان چارەسەرێک بۆم دۆزنەوە چونکە شتەکە پەیوەندی بە کۆمپانیای غازەوە یەکی هەڵبژاردنە کارەبا زۆر فول بوو هەموو شتێ باش بوو ئەتر ئیشان پێمانەما ئەتر بەهۆسی خۆیان کاکە چۆن گەرەێکیان واکەن حکومەتاڵێ من باوکی میلەتم ئەی کواتەی تۆ باوکی میلەتی نابێت چارەسەرێکی ئەم خەڵکە بکەیت
نانمان نادەنێ هەفتەیە قەسەم بەخوان ئەو هەفتە داوامێ نانێ بیخۆیت تۆ کە نەتوانی ئیدامی وڵاتێک بدەی خزمەت بکەی دەسەڵاتداری بۆچی نەکردنی باشترە ڕاکەیەکی بە دوای پشکێکا دەستی کەوێ بیبا کەس بۆ میلەتی نییە تا چەند ئاگاداری نرخی غازت لە ناو دەربەنی خان وڵای من خۆم لە لادێژم لە لادێژم بەس وەکو نرخی غاز برا خۆم حکوومەت هەرچیان بێ ئەیکەن نەغاز هەوا خواردن ئەویان کە خۆیان مەبەستیان ئەوان گرانەکەن بنزین لتر بنزین کاکەوانە بە 1050 نانە بنزینەکەش گران بنزین گرانە غاز گرانە نانەوەخانەوە تا کاکە خەڵک ئێستا داخران نیم نانەوەخانە وەکو باسەکرێ پەیوەندی بە گرانبوونی نرخی غازەکەوەیە لە پاڵیشا کە ئاردەکە لە سەریان گرانە داخران نیم نانەوەخانانە و گرانبوونی نرخی غاز تا چەند کێشە بۆ هاوڵاتیانی دەربەنی خان کێشەی زۆرە ئەوەنە کێشەیەتر لەوە کێشەتی کاکە چییە کە تۆ نانەوەخانە نەمێنێ و غاز نەمێنە کاکە خەڵک بۆ چێژی کاکەم ئێمە لە لادیەکان خۆی زانێ خەڵک وارێتەکە دار بێرەوە دار نان کاکە وەدار خواردن کاتە سروشتی دارەکان بڕن بەخوا خەڵک واریاتۆ کاکەی ساکە لە لادیەکان عیب نییە وڵاتی خۆمان ئەو هەموو سامانە سروشتەی هەیە بەدەست نەبوونی غاز و بنزین و ئەمانە بناڵێ وڵی جا لەوە عیبتر ئەوێ چیوە کاکە حکومەت عیب بزانێ ئەم حکومەتە تا خەڵک دەنگی بۆیاندا ئەزانێت چیانە کرد بۆ خەڵک ئەزانی چەنێ ئەیان و کاکە گیان ئەمەکەینەوەکەین ساکەش ئەوە حاڵی خەڵکەکەی و بەس وڵی دەستیان خۆش وڵی ئەزانین دەستیان بۆ دەستیان خۆش وڵی کاکە بەعنی هەم بڵێن دەگدانە ئەو خەڵکە زانین چیەکە بۆیان ئەشە دەنگیان بۆدا کاکە دەنگبانە بۆ چێ دەن کاکە دەنگیان پێمەدەمە خۆ پێشمەکەیکم کاکە پێشمەکەیکم قەسەم بەخوا پێشمەرگایەتیشت کردو کورە ئێستش حاڵێن پێشمەکەم بۆ داوامەچم کاکە گیا لە داوامەتۆم بەبێ مەعاش بەبێ حاڵ بەبێ ژیان کاکە وەکەی حاڵە بە خاتی خوا وڵی حاڵ نییە و خەڵکێت خۆ گۆڵی حکوومەت باوکی میلەتە ئەم باوکایەتەکەی لەنا پێشمەگاتێکەکە کاکە پێشمەکە دزی لە فەقیر وەژارەکەن لە پێشمەکە ژارەکەکەن لە پێشمەکە هەژارەکەن تێگەی نانمان نادەنێ هەفتەیە قەسەم بەخوان ئەو هەفتە داوامێ نانێ بیخۆیت ئەوێ لە پارەی گیرفان خۆ گیرفانی خۆت پارەکۆکەیتەوە خواردن خۆیت ئەوکەی حاڵەکە تۆ کە نەتوانی ئیدامی وڵاتێک بدەی خزمەت بکەی دەسەڵاتداری بۆچی نەکردنی باشترە من باوکێکم باین لە ماڵەشمە دەرەوە بە خزمەتی مناڵەکانم ئیجبارە لەسرم کە تا ئێوارە ڕەنج بەم هەوڵ بدەم ڕاکەم خزمەتی مناڵەکانم کەم کە ڕۆژی خەڵک هاتە جادە و دوان هاتە سەر جادە و من کارمەندێکی پۆلیسم یا خەڵکیە داوای مافی خۆیەکە ئەبێ سەیریکەی داوای مافەکات داوای حەقی خۆیەکە قسە ناکەی هیچ پێ ناکرێت لەم وڵاتان مشتی هەیە بەس نەکردنی و هیچتر داخرانی نانەوەخانەکان و کوباسەکرێت لە دەرمەنی خان پەیوەندی بە نرخی غازەوە شتێکی وازەحە نانەوەخانەش مافی خۆیەتی هاتووە لە کاکە غازم بۆ هەرزانکەن یا غازم بۆ بێن یا خوڕێن بدەن خۆم بەگران بێنن نەڕێی پێ ئەدەن بێنێ نەڕێژی پێ ئەدەن بیکڕێ نەبۆشی دابینەکەن ئەوش مافی خۆیەتی نانەکە وەکو خۆی بێ نابێت نرخەکەی با بڵین عەدەدی نانەکە کەم عەدەدی نانەکانی نانەوەکان دوێنێەوە نەم ناگەدار بن بە قایمقامیان تووەکە یا 6 نامکن بە 1000 خۆمان غاز بێنین بە سعێکی گران بیکڕین یا ئەوتە بۆمان دابینکەن بەڵام هیچ ڕێکیان بێنەدرا بۆیان ناکرێت ئەوش مافی خۆیەتی کابرای نانەوەخانە ئەمڕۆ دەربەنی خەنە کۆمەڵی گەنجی زۆر بێ ئیش و بێکار کەوتو بەسەبەری نانەوەکەی داخرا و مەعیشەتی ماڵ و ناڵی بڕاوە باشە چارەسەری ئەم مۆزە بە چیە کرێ ئێمە چەندین ساڵە ناوبەناوێک ئەوە کێشەی غاز دروزێ و دوای فترەی کێشەی بانسە حالیان بنزین و غازەکەش کێشێ بنزینش نرخەکەی برز چارەسەر بە دەسڵاتی ڕازگۆیە کرێ دەسڵاتی ڕازگۆش لەم وڵاتان نیە ئەوەی بە هەموو ئەحزابەکانەوە بگرە بە ئەحزابەکەی تۆشەوە بە ئەحزابەکەی منیشۆ بە هەوش کەسی عایدی لایەنەکە ئەوەی کە بێ بەرژەوەندی خۆی هەیە لە کۆبوونە سیاسەکانەوە داخراوەکانە کۆبن و بۆ بەژەوەندی خۆیان قسەکەن یەک کەس بۆ بەژەوەندی میلەت قسە ناکە ئەوەی ئەڵێ بۆ بەژەوەندی میلەت قسەکەم با بێتە شەقام گەڕ خەڵکەدا مافی خەڵکە ئێستا باسەکرێ ئەڵێن ئەم غازت بە کۆمپانیا دراوە کۆمپانیاکە هۆکار بۆ بۆەوەی کە ئێستا گران بوو باشە بۆچی پلانێکیانی پێشوەختیان نییە بۆی با بڵێن کێشێک لەو کۆمپانیا دروست بێ بۆ پلانی پێشوەختیان نییە بۆ چارەسەرکردنی ئەم حاڵەتانە یعنی ئێستا هەموو مال کە ماڵێکی بچووکمانەیە خێزانێکی بچووکمانەیە پلانمانەیە ڕۆژە گرفتێ دروست بێ چۆن حەلیکەین باش ئەوان بۆ ناتوانین گرفتیان پلانێک دانێک گرفتەکان حەل زۆرە حل ئەوەنە ئاسانە بە نیو ساعتوانە حەلیکەن بە یەک بڕیارتوانە حەلیکەن بەڵام لە بەرژەوەندی خۆیان دیا بۆی حەلی ناکەن بەس بەرژەوەندی شخصیە و کۆمپانیاکانە و بەرپرسەکانە هیچی تر نییە چەک هاورد و هاتی دەسەر جادەگەەوە هەمووی چ کردێ چەکە ئەو کاتێ استفادەی هەیە بەڵام پێشووتر چەکیش تاقی کراوەتەوە هەر کوڕی فەقیر و هەژار بۆ نمونە لە شەڕی ناوخۆی کوڕی فەقیر و هەژار ینی شەهید بووە ئەمە کێشەیە ئەوانە دەستەیەک بوون بۆ خۆیان هاتن مناڵ و مەزمن بڕۆم پیاوانە کە خۆیانمە پیاوی سڵ حەزان و خۆیانمە پیاوی ڕێز عشیرەتەکان نەزان و لادەگانیان قۆڕە کردووە لەگەڵ مەسوولەکانە کردیانەوە
شەریکی با بێنە سەر و جادە پێشە میلەتە بکەون بابە خەریکی چی باشتر نییە پێشەوەی دەست بدەینە چەک دانیشی مەگفت و گۆ چارەسەری کێشەکان چەند ساڵ دوای چەند ساڵ دوای هەرچەندێک بێ هەر بە گفت و گۆ چارەسەری بڵێ لەم 30 ساڵا گفت و گۆ نەکریاوێ ئێستا پێشتر ڕەنگە جەنابەت ئەگەر بیرت مابێ شەڕی ناوخۆ بە چەک حل نەبوو هەتا و کاتی دانیشت مەگفت و گۆ چارەسەریان کرد بەرەوەڵا بە چەک کرا پەیوەنە لە کۆتایەت بە گفت و گۆ چارەسەر کرا تەواو کەزانیان کردیانە دەچەکە لە یەکتری هاتن وتیان بە ئەم جارە سڵحی ڕاستی بکەین ئەینا خۆ پێش و دشە دوایان توانوە بێت چەکەگەر وە سڵحین و عشاری و قسەکردنی هەموو کێشانەی لە هەرێمی کوردستانە هەن بەشێک لە کێشەکان ئێستا دیاریکراوە ئێستا لە دەربەنیخانە نانەوەخانەکان هەمووی داخراوە بۆی نەبوونی غازەوە هۆکار چییە پلانی پێشوەختیان نییە بۆ ئەم کێشانی کە بەرۆکی خەڵکو و هاوڵاتیانە کۆمپانیەکانی خۆیان ئەی کۆمپانیەکان هەمیانی خۆیان لە سنووری سەوزایی دیێ و لە سنووری سەرشایی پارتی چارەسەر چیە چارەسەرەوەی میلەت باوە خۆی لە ماڵەوە دابنیشەوە بێدەم کابرا لە بەغادانیشێت وە کوردی ئەمش قسە بکاتەوە گوێ بگرێ ئەوێ شتی وە خۆیان فێری زمانی عەرەبی بکەن ئەی جا بەچی بەچەنێ خۆیان فێری 6 مان توانێت فێری عەرەبی ئەی ئەمە 6 مان کۆبوونەوە ناکرێت لەبەر خاتری حورمەتی ئەمان 4 ساڵە دەکرێت لە 4 ساڵەکە زمانەکەی زووتر باش بکە بەخوا حکوومەتی بەگشتی ئەم کێشانەی هەرێمی کوردستانی خۆمان نییە بۆ وڵاتێکە و هەموو سامانە ڕاکێکی بە دوای پشکێکا دەستی کەوێ بیبا کەس بۆ میلەتی نییە باوکی میلەت باوکی میلەت نییە کێ باوکی میلەتە ناوەڵە بەد باوکی میلەت یان خواوەکی لە یەک لە قەدەم لە باوکم لە خەبرەکەشان نایەڵم کە مردووە خوا باوکووە باوک چۆن واوێ ئەڵێن غاز گران بووە ئەمێن لە ئێرانم لێ بپرسە لە عێراقێنە خەڵکی شنوێ نرخی غاز بنزین نەوت ئەوانە لایەوە چۆن ئێران باشە ئەرێ وەڵڵا ئێستا بۆ نمونە لایەوە بنزین بەچەنەکە بە 3000 تقریبا نابێتە ڕفعێکی وانێکی کێرش 3000 تمەنەکە لە ئێستای ئەکاتە تقریبا 150 دیناری ئەمە زانین لایەمە ئێستا بەچەنە بە هەزاریە بە هەزار یعنی تقریبا هەشت بەرامبەریەوە وەڵڵا مەحلومە ئەگەر لە حاڵەتێکە خوا نەخواستە لای ئێوە نرخەکە بەم شێوازەی لایەمە گران بێت کێشە بۆ هاوڵاتیەکان بۆ خەڵک دروست نابێت ئەیجا پیاو لە هەر دەبێت لە برسان ڕاست دەبێتەوە ئەانە مەسەرەن دەڵێ ئەان ئەمن ئەگە برسی بووم فشارم بۆ دێ یعنی لە هەموو شتێکی خۆم دەگوزارێم بەڵێ پیاو غاز ئێوە غازان چۆن بۆ دابین کراوە حکوومەتی ئێران چۆن بۆی دابین غاز مەفتە تقریبا دەوروبەری پێما بێت 1000 تمەنی ئێرە ناگریتەوە هەر بە ئێوەش بۆکو ئێمەوەکو بە بتڵ دایکڕین یاخود نەخێت بە بۆری کەشی بۆ وانێکی بتڵی گەورە بۆن پڕ دەکەنەوە ئەرزم بە ئەزورت بە پاس بە 1000 ئێرە دەکەوی ئەو کاتە غازەکە بۆ چێژدێنان و بۆ خۆگەرمکردنەوە بۆ هەمووانە بەکاری دێت ئەرێ وەڵڵا بێ غاز خۆ پیا بۆی ناگوزارێ کاکە ئەو شوێنانەی بۆ نمونە گوندەکانی ئێران کە هینی تێدانە بۆ نمونە بۆری کەچی غازی بۆ نەڕۆیشتووە حکومەت چی حەلێکی هەیە بۆ ئەوان وانێکی کۆپینی نەفتیان هەیە بەرمیلی نەوت بڵێ ینی کۆپینیان هەیە بێ ئەوەی کە مەسەن شتێکی وە پارەی پێنادەن بۆوان پڕ دەکەنەوە ینی لە ڕووی سوتەمەنیوە ئەلحەمدولا ئێوە کێشەتان نەوەڵڵا نەوەڵڵا کاریەکەت هەیە لە حکوومەتی ئێرە کە خۆی کورد بەڕێوی دەبا بۆی بتوانن لایەنی کەم چاو لە دەوڵەتێکی و ئێران بکەن هەندێک لە خزمەت گوزاریە سەرەتایانە بۆ خەڵک والله جا پیا و هەمیشە پێی خۆشحالان هیچ فەرقێکی منوتو نییە داخوات و خەڵکی ئێرانی و من خەڵکی عێراقیم گرنگەوەی یەک نەتەوەی ئەرێ وەڵڵا ئەرێ وڵای فشار بۆ من بێ دەبێ بە فشاری خۆتی بزانی فشار بۆ تو بێ ئەمن دەبێ بە ئی خۆمی بزانم ئەمن کە مەزەنن دەبینی چەند ساڵ لەوەی پێش ماڵم ئەو دەم لە نەڵاسێ بوو 30 ساڵە لە شنوۆیم کە مەزەنن ئاوارە هاتن تەواوی حالەمەکەی کە مەزەن ئەوەی وا دیوی زیادی هەبوو بۆی تاعین دەکردن و ئەرزم بخۆی ماڵۆڵام بخۆم 9 نەفەر بمەوەی دەمی عایلە بەو 9 نەفەرانە دوو دیوی چکلوکەدا بووین دوو دیویشم دابوو بە ئاواران 2 ساڵان دڕاهی خوددایڕە ئێمە مادەم نەتەوەیەکین هەمیشە لە خەم و هەمی یەکتریا بێ واقعاً واقعاً وڵایەوە تقریبا بۆ هەفتەیەک دە ڕۆژەڕوان نرخی غاز بە تەواوی گران بووە یعنی لە هیچ کوێ شارە غاز دەست ناکەوێت بەچەنە ئێستا بۆ ئێستا تقریبا بای 10,000 وانە ینی زیاتر یا کەمتر جاری وایە هێنن بە 10,000 جاری وایە بە 12
جاری وای بە کەمتر و زیاد جێگیر نیە نرخەکەی جێگیر نییە یعنی بە ئارەزوی خۆیان یاری بە نرخەکەیەکەن لە هیچ کوێی شارە دەست ناکەوێ هەرچی نانەواخانە و دار و بەداوەی کە ئیشی بە غازەڕوا دووسێ ڕۆژەیان داخستووە یان ترسی داخستنی لەسەر یان هەڕەشەی داخستنی لەسرە یعنی هەموو شتێکیان گران کردووە ئێستا بۆ نمونە جەنابەت چایخانە دێت غاز بەکاردێن ئێستا کە غاز بۆم شوازە گران بووە کێشە بۆ تۆ دروست ناکات چۆن کێشەمان بۆ دروست ناکەوە تا ئێستا ئێمە غازێکمانەیە نیوە بووە یعنی ئەو غازە تیای نەمێنێ یابێت دوکان داخی یابێ بکەویتە ڕاکە بە 50,000 و بە 40,000 و تا غازێک بۆ بێنن دەست ناکەوێت ینی لە سەروی ئەوە شۆ دەست ناکەوێت نایە ئێمە ئێستا ئێمە وڵاتێکە پڕە لە سامانی سروشتی گازی سروشتی نەوت ئەم هەموو سامانە سروشتێمان هەیە ئەی بنیە زوو ئەم هەموو کێشانە دووبارە بێت ئەمە ئەسڵەن وڵاتی ئێمە نیە ئەگەر وڵاتی ئێمە بواە خەڵکەکەی ئیسپادەی لە غاز و لە نەوت و لە داروبەردێ کرد ئەمە وڵاتی کۆمەڵێ مافیا و کۆمەڵێت زوو دەخەڵە هاتوون دەستیان گرتووە بەسەر وڵاتە و پتیانەتە دەست ئێران و ئەمریکا و تورکیاوە و خەڵکەکەی خۆی لێ بێبەری ئەگەر وڵاتی ئێمە بێ وڵاتی خۆمان بێ ئێمە ئیسپادەی لێکەین لە غازی لە نەوتی لە داروبەردی بەس من قەت بە وڵاتی خۆمی نازانم و وڵاتی ئێمەش نییە چونکە بۆ ڕۆژە ئیسراحەتمانتیان نەکردووە ئەوە تا باساڕەکەی ئەیبینی گەنجەکانمان هەمویان پۆل ڕوو لە دەرەوەکەن بە عایلە بەگەن لەوە کارەکانی جێشتنی دەربەنی خانلایەن گەنجەکانەوە بچون بۆ هەندەران ڕەنگەم کێشەکەی چیەوە کارەکەی ئەم کێشانەیە بێئیشیە نەبوونی ئاوە نەبوونی غازە نەبوونی نەوتە نەبوونی نەکبەتی و داماوی هەموو شتێ بەسەر ئەم وڵاتەیان نایەنە عنی ئەوەی شت بڵێ بەسەر وڵاتەیان نایەنە ئەوەی ویستیان بە خەڵکیان کرایانوێ ئەم وڵاتە کەسیتیان نەمێنێ هەمووی جێبێ لێ خۆیان دزی و دەخەڵی خۆیانی تیا بکەن چەند ڕۆژەکە نانەوەخانەکانتان داخستەوە هۆکارەکەی بۆ شێگەڕێت هۆکارەکەی گرانبوونی غاز و ئارد و هەر لە علاگە و خمرە هەموو شتێکمان گران بووە شتەکان گرانوەڵا هەموو ڕۆژە ئەمە لە زەرەرانیشەکە ئێستا غازەکەم بۆ باس کە بزانم غاز نرخی چۆن بۆ سیارەوەمانێت لە سلێمانیەوە لتری 600 یەک بتڵ 13,000 ئەرەوەڵا ئەمە ڕۆژووتر چۆن بۆ ئێستا چۆن وەڵا پێشووتر بە 300 دینار بووە 270 بۆ 300 ئێستا بە 600 دینار ڕێک دوو بەرامبەر ئەرەوەڵا هەموو ڕۆژە لە زەرەرانیە یعنی لە یەک بتڵای ئەمە 5,000 زیادە دێت هۆکاری گرانبوونی غازەکە چییە؟ هۆکاری گرانبوونی غاز وەڵا لەسەرەوە لەوێ لە کۆمپانیا گرانیان کردو ئەڵێن نازانم کۆمپانیا دایخستۆ و تەعمیرێکە نازان شتێکی واڵێ بۆچی ئەو کۆمپانیانە کەم بابەتی غازە ئیشەکەن پلانێکی پێشوەختیان نییە بۆ ئەم قەیرانانە دروستم بەڵە خۆ غازەکەدانە دەبە کەرتی تایبەت لەوێ ئەوان خۆ غازەکەی بڵێن نیە بەس گرانە بۆ ئێمە دەرینا ئەیناخۆ ئەیانتوانی مەسەلەن پێشوەخت احتیاتی خۆیان بکەن و دوایی سەر چی ئێوەستایەوە چیەکەن نانەکە عەدەدی کەمەکەنەوە بەم شێوازە مێنەوە چیەکەن وەڵا بەم شێوازە ئیش ناکرێ بەم شێوە زەرەرەکەن چاوەڕێن حکوومەت شتێکمان بۆ بتوانێت غازەکە دابەزێنیان ئاردابەزێنێ یان ئەبێ نانەکە گران ڕۆژی تریەوە هەراوە بەداخراوی هێڵن وەڵای ئەمە تا شتێک مامۆ نەکەن ئێمە ئەتوانین راوە دایخێن و تاوەی لە زەرەرای ڕۆژانە ئیش پێێن ئێمە زەرەرمانە ناتوانیش ئەی وەکو بتڵێ ئێستا وەکۆم بتڵانی کە لێرەیە بتڵی بەچەنە بتڵی هەشت و نیوە بەس ئێمە بە تەنکی سەرمانمانە بتڵی هەشت و نیوە نییە لە بازارە بتڵیش نییە نییە ناوەڵا ئێمە بە تەنکی سەرمانمانە بە لتر تەیەکە حکوومەت هیچ شتێکی تایبەتی بۆیەوە نییە بە نرخێکی کەمتر بتانداتێ بۆی کار ئاسانی بێ بۆ هەوڵ ئەڵێ محاولەتان بۆکەین بەس بەوتن ناکرێوێ جێبەجێ هەر قسەی هەرەوەڵە بەڕێزانەوەی کە بینیتان ڕاوسەنجی هاوڵاتیانی شاری دەربەنی خان بوو ئەمەش کە دەیبینین یەکێک لەو نانەوەخانانەی کە بەهۆی گرانبوونی نرخی غازەوە شوێنەکەیان داخستووە بەڵام بەهۆی ئەوەی کە یەک دوو کەسم لە بەرپرسانی لیژنەی سوتەمەنی ناوشاری دەربەنی خان وەرگرت باسییان لەوە کرد لە سبەینەوە غاز دیسان دابەشەکرێتەوە و قەیرانی غازێک کە دروست بووە ئینشاءڵڵا نامێنێت بەڵام داوای بەگشتی هاوڵاتیان داوای ئەویانە کردکەوە بۆ هەر شتێک پلانی پێشوەختیان هەبێ بۆی کێشە لە بازاردا دروست نەبێ وەکو ئەمەی کە دەبینن بەشێک لە نانەوەخانەکان نەبوونی پلانێک وای کردووە لە ئێستاە ئەو نانەوەخانەکان دابخرێت و کێشەی بۆ بەشێک لە هاوڵاتیان و بە تایبەتی دوکانی خواردەمەنەکانی ناو بازار دروست کردووە کە نانیان وەکو پێویست دەست ناکەوێت وە هیوادانی لایەنی پەیوەندیدار پێشوەختە پلانی هەبێت بۆ ئەوی لە کاتی دروستبوونی هەر قەیرانێک بە زووترین کات چارەسەریان بۆ بدۆزێتەوە پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکتر و تەوەرێکی تر بەخوای گەورتان لەسپێرم خواتان لەگەڵ